ئەرکی پێغەمبەرایەتیان هەیە ئەو خۆشەویستە زۆر شوێنی کردووە نەک لە بەرەوەی لە شوێنێک جێی نەبووتەوە لە شوێنێک جێی بۆتەوە ئەرکی ئەم بەڕێزانە کە لە بواری فەلسەفەیە و چاکەی گشتی چەکەن ئەرکی پێغەمبەرایەتیان هەیە هەموو پنتێگە گەڕێن بۆی پەیامەکەیان بگەێنن بۆ ئەو شوێنە نەبەرژەوەندێکی تایبەتی خۆیانی تایە نەپابەندبوونیان نە بەلایەنداری نەبەجێهێشتنی شوێنێکە نە ئاوەدانکردنەوەی شوێنێکی ترە ئەیانەوێت زین و ئاوەزی مرۆڤایەتی ئاوەدانی لە جیهانە ئاوەدانکەنەوە ئەگەر ژیانی ئەو خۆشەویستانە نەمانتوانی بێەوە ئەوان نەیانتوانی بێ دەرفەتی بە یەکەوە بوون و یەکتر تەواوکردن دروست بکە گرنگە ئەرکمانە کە مەرجی ئەو خۆشەویستانە یەکمان بخە ڕێکمان بخە بە دوای خاڵە هاو بەشەکانەوە بین ناوەندێگە و دروستی کردبێ بە خەمی دروستکردنی ئینسانی کوردەوەیە لە هەر شوێنێک بێ بۆیە من داوا لە هەموو لایەگەکەم بە ڕۆحی یەکتر قبولکردن بە ڕۆحی لێبوردەی بەو پەیامە جوانی کە دکتۆر فاروق ڕەفیق و هاوڕێکانی هەیان بووە نووسەران و توێژەران و ڕخنەگرانی ئەم وڵاتی ئێمە هەیان بووە کار بکەن بۆی ڕۆحی ئەوان و شەهیدە سەربەرزەکانمان و قوربانیەکانمان ئاسوودە بێ من تکاتان لە یەکەم واز لە شارچێتی بێنن واز لە خۆپەرستی و خۆسەپێنی بێنن واز بێنن بە نوێنایەتی خوای گەورە بڕیار لە چارەنووسی خەڵکەکان بن ئێمە مرۆڤین خوا داوای لێ نەکردوین فریشتە بین داوای لێ کردوین شەیتان نەبین بۆیە تکاتان لە یەکەم با یەکتری تەواو بکەین با یەکێکمان ئەگەر خوار ڕووی ڕاستی کەینەوە با پشتیوانیەک بگرین و من